کۆمەڵگەی کوردستانی وەکو هەر کۆمەڵگایەکی تری جیهانی بیر و باوەڕی جیاوازی تێدایەوە حیزبی جیاوازیشی هەیە بەڵام لە کوردستان لەبەرەوەی ئێمە دەوڵەت نین هەر چوار دەورمان بە نەیار و داگیرکار گیراوە لە ناویشیاندا عێراق هەمان داگیرکەر و نەیارە کەواتە تەنها ڕێگا یەک ڕیزی گەلی کوردستانە کە خەڵکیش و کە دۆستەکانیش داوامان لێ دەکەن باشە ئێستا ماوەیە کە بینی پارتی وێچەتی ماوەیەک بوو دڕدۆنگی تێدا بوو ئێستا نزیک بوونەوەیەک دروست بووە کە ئەمە جێگای دڵخۆشیە ئێمە لەسەر ئەم بابەتە هەروەها لە سەر بابەتی کۆنفرانسی گۆڕانیش لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز چۆمان محەممەد ئەندامی جیڤاتی نیشتیمانی گۆڕان ڕاستە و خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە کاک چۆمان شەوتان باش گەلێک سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 زۆر سپاس سەرچاوان بۆ خۆ دەزانی ماوەیەک بوو یەکێتی و پارتی تا ڕادەیەک دڕدۆنگ بوون بەڵام ئێستا خەریکە لە یەک نزیک دەبنەوە بەڕای ئێوە دەبێت پارتی و یەکێتی جیاوازیەکانیان چۆن وەلا بنێن و بەرژەوەندیە باڵاکانی گەلی کوردستان لەبەر چاو بگرن و هەوڵ نەدەن پەنا بۆ نەیارانی گەلەکەمان ببن بەڵێ سەرەتا بەناوی خوا سوپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی کەناڵ 24 عزیز لە ڕاستیە ئێمە فترەیەکی زەمەنی ئەبێت فترەیەک ئەبێت تقریبەن ئەگەر سەی ئاوڕ تۆزێک ئاوڕ بینەوە بۆ دواوە 6 مانگ بۆ 9 مانگێکە بێت پەیوەندەکانی یەکێتی و پارتی بە کۆمەڵی هەوراز و نیشێوی توندا ڕۆشتووە لە هەنێ قۆناغا گەشۆتە ئاستێکی مەترسیدار ئەم گرژی و توندبوونەوەی پەیوەندیانەی یەکێتی و پارتی هەر گرژی و ململانی دوو هێزی سیاسی نییە لەسەر ئاستی ئەوەی کە دوو حزب ململانی بکەنەوە بەداخەوە کە بە حکمی ئەوەی کە یەکێتی و پارتی دوو هێزی پێکەنەری ئەم حکومەتەن کە حکومەتی هەرێمی کوردستانە ململانەکانیان سیراعەکانیان لێکەوتە و کاریگەری ئەبێ لەسەر ئاستی خزمەتگوزاری لەسەر ئاستی کایی حکومڕانی لەسەر ئاستی بژێوی و ژیانی خەڵک هەر لەبەر ئەوە قسە و دید و تێڕوانینی ئێمە ئەوە بووە کە پێویستەکە ئەم دوو هێزە بە هەستی بەرپرسیارەتیەوە بە ڕەچاوکردنی ئەو مەترسیانی کە لەسەر قەواری هەرێم هەیە بەوەی کە ئێمە لە هەر چوار لاوە دەورە دراین بە دوژمن بەوەی کە دۆخی ژیانی خەڵک و حیات و کەرامەت و گوزەرانیان پێویستی بە ژیانێکی باشتر و شەرەفمەندانەتر هەیە هەموو ئەمانە وای خواستووە و سەپاندوێتی بەسەر یەکێتی و پارتیە کە مامەڵەیەکی جیاوازترکەن کە بەداخەوە تا ئەم ساتە ئەو ململانیانەی کە پێم خۆش ئەم جملەیە تاوا بکەم ئەو ململانیانی کە لە نێوان یەکێتی و پارتیا هەیە ململانەی حزبی ململانەی بەرژەوەندی حزبیە کە دوورە لە مەسلحەتی بەرژەوەندی باڵای ئەم میلەتە دوورە لە خزمەتکردنی هەموو پارێزەکانی هەرێمی کوردستان دوورە لەوەی کە تۆ ململانەکانی لەسەر ئەساسی ئەوە بێت کە من ڕکابەریەکەم بەوە بێ خزمەتی زیاتری هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەم من ڕکابەریەکەم لەسەر ئەساسی ئەوە بێت زۆر باشە ئێمە ژیانێکی شایستەتر بۆ فەرمانبەران و موچە خۆراکەم بەڵام ئێمە ململانەکانمان گەشتە ئاستێک ئێستا پەرلەمان نەوعەن ما جۆرێک پەکەوتووە سەیری حکومەتکەین ئەوە حاڵی حکومەتە بەڵام نەوعەن ما ئێستا جۆرێک لە هەوری جۆرێک لە وەکو خۆیان ئەڵێن لێک تێگەشتن هەیە ئێمە تەمە ناکەین ئەمە بزانی هەنگاوی کردداری بە دوایە زۆر باشە کاک چۆمان ئێوەش لایەنێکی سەرچین بزوتنەوەی گۆڕان لایەنێکی سەرچین لە پێکێنانی کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە پرسیار ئەمەیە جا چ وەکو بزوتنەوەی گۆڕان چ لایەنە سیاسیەکان جا ئیسلامی بن یان نا ئیسلامی بن ئێوەش بەشێک لەو بەرپرسیارەتێ دەکەوێتە سەرشانتان دەتانەوێت چ ڕۆڵێک بجێڕن هەمووتان بەیەکەوە ئێوەش وەکو بزوتنەوەی گۆڕان کە سەقفێک هەبێ ئەوەی پێی بوترێ سەقفی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان لە بەرامبەر نەیاری سەرەکی کە عێراقا ئێمە ینی لایەنە سیاسیەکان هیچیان نەیاری سەرەکی یەکتر نین عێراق نەیاری سەرەکیە دەتوانن چ ڕۆڵێک بجێڕنیەوە لە ڕاستیا کاک فەرهاد خۆی ئەسڵ وایە ئەم بابەتە
کێ حەز بە بەرپرسیارەتی گەورەکەوە یەکێتی و پارتین ئەبێ ئەمە بەر لەوەی وەڵامی جەناب بەمەوە بێ یەکێتی و پارتی بە حکمی ئەوەی هەم هێز و هەم منتیقە و هەم ئیدارە و هەم دوو هێزی ئەساسی ئەم حکومەتەن ئەبێ ئەوان هەز بە بەرپرسیارەتی گەورەکە بکەن ئەوان وا بکات ئەم مەترسیانیان لە بەرچاوە بێ ئەوان خەمی ژیانی خەڵکیان بێ کە بەداخەوە نەیان کردو وەک پێویست ئەم بابەتە وەک پێویست نەچۆتە سەر پێی خۆی ئەگەر ئێمەش ڕاستە بزوتنەوەی گۆڕان هێزی سێمی ئەم کابینەی حکومەتەیە و لەگەڵیشە یەکێتی و پارتی ئەمە حاڵیانە ئەوە ململانیانە من پێم وایە ئەرچی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەرچێکە هەم پێویستە کات یەکێتی و پارتی بێنینەوە سەر مێزی گفتوگۆ و بە یەکەوە ئێمە سێ هێزی پێکهێنەری ئەم حکومەتەین کە بتوانین بە یەکەوە هەم بەرپرسیارەتیمان لە ئەستوایە هەم ئەوەیە کە ینی ئەم سێ هێزە دابنیشن بە یەکەوە بزانن تەحەداکانی بەردەم حکومەتی هەرێمی کوردستان چێ بزانن لەمپەرەکان چێ بزانن چۆن ئەتوانن بابەتە چارەسەرکەن و لەگەڵیشیە ئەم بابەتە ئەم ململانەی کە لەگەڵ یەکێتی و پارتی لە نێوان خۆیانە هەیەە ئێستا لە هەرێمی کوردستانە هێزەکانی معارەزەش ینی بە نمونە ئێستا ئەوە کۆمەڵی دادگەریەوە یەکگرتووەوە نەوەی نوێ کۆمەڵی هێزی ترن ئەم بابەتە ئەو بێ ئەوانی ڕۆڵیان هەبێ قسەیەکی جددیتریان هەبێ لەم مەجاالە پێویستە کات قسەکانیان گفتوگۆکانیان یان پەیامەکانیان بە چەشنێ بێت ئەم دوو هێزە بتوانین لێکتر نزیکەنەوە هەرچەند کاک فەراد لە ڕابردووە ئێمە قسەیەک یا مەقولەیەک هەیە کە حەقەتیشی تایە بەڵام ئێمە لەبەر ینی حەقەتی تیا بۆمانەیاڵەن یەکێتی و پارتی ئەگەر ڕێبکەون ئەگەر نزیک بنەوە ئەگەر جۆرێک لەوە لێکتێگەشتنیشان هەبێ ئەکەونە وێزەی هێزەکانی معارەزە و خەڵکو و بێمنەت ئەبن بەرامبەر بە شەقام و بەرامبەر بە ڕای خەڵکو و بەرامبەر بە شتانە بەڵام لە بەرامبەر ئەوە شاڵێن ئەگەر لەمەخ کارە ساتبارتر ئەوەی ئەگەر ئەم دوو هێزە بکەونە ململانی و سیراعاتی توندەوە دیسانەوە نەک هێزەکانی معارەزە و دەنگی ناڕازی ئەوانە زەرە دەکەن بەڵکو خەڵکیش و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی زەرە دەکەن بۆیە ئێمە ئەومان بەلا ناوە خەڵکەکەمان بەرژەوەندی باڵای میلەتەکەمان بڵە بەرچاوە پێویستە کات یەکێتی و پارتی هەست بە بەرپرسیارەتی بکەن و نزیک بنەوە لەم دۆخە ململانەکانیان ناکرێت لەسەرەوەی کە من پۆستێکم پێ درێ و ئەو پۆستێکم پێ و ئەو لەوێ واکە یعنی ئەم بابەتە لە ڕاستیە کە ینی زۆر سنووری ئاستی ململانەکە بە چەشنێک کە یەکێتی و پارتی هەست بە گەورەی مەترسیەکان ئەوە ناکەن بەداخەوە کاک چۆمان ئێستا ئەوە نزیک بوونەوە هەیە و کا دیارە دوای سەری ساڵ دانیشتنی پارتی وێچێتی دەبێت بۆ ئومێدی ئەوەی کە بگەنە ڕێکەوتنێک و ئیتر لە سەقفی بەرژەوەندیە باڵەکانی گەلی کوردستان تێنەپەڕن با بێمە سەر گۆڕان خۆی بزوتنەوەی گۆڕانەوە ڕاتان گەیاندووە کە دەتانەوێت لە ماوەیەکی نزیکدا کۆنفرانس ببەستن کۆنفرانسی گشتی گۆڕان پرسیارەکە من بە دیاریکراوی ئەوەیە کاک چۆمان ینی چاوەڕوانی چ گۆڕانکاریەک دەکەن لە گۆڕان و بە دیاریکراوی تریش پەیوەندیەکانتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو چه ئاستێک دەبن خۆی لە ڕاستیە ئێمە کۆنفرانسی ئێمە مەک بێتە کۆنفرانسی دووەم کە بەداخەوە فترێکی زۆرە دواکەوتووە یعنی ئەمە ڕخنەیەکی جددیە کە ئێمە ومانان خۆشمان لە گۆڕانی ئەگرین وەکو ئەوەی کە ئێمە نەبوو ئەو فترە زەمانێ دوا بکەوێت ماوەیەکی زۆرە کۆنگرەی کۆنفرانسی نیشتیمانی دووەممان دواکەوتووە کە ئێمە لای ئێمە کۆنفرانسە و لای حیزبەکانی تر کۆنگرەیە ئەم بابەتە ڕخنەی لەسەر ئێمە بەڵام ئێمە دوایەوە ئەو شکستەی کە لە دوای دەیدا بەسەر بزوتنەوەی گۆڕانە هات کە بەڕاستی ئەم بابەتە لە زۆر مەجالی ترا وتومانە ئێمە هەر شکست نەبوو ئەمە خاڵی بوونەوە بوو لە متمانی خەڵکی ئێمە پێویستمان بۆ بوو هەنگاوی گەورە بنین پێویستمان بۆ بوو بە خۆداچوونەوەی جددی بکەین کە بەداخەوە ئێمە تا ئێستا وەک پێویست ئەو هەنگاوانەمان نەناوە تا ئێستا نەمانتوانی وەک پێویست ئەو تەحەدانی لە بەردەممانایە یان ئەوەی کە خەڵک ئێمە لەبەر کۆمەڵی حاڵەت کۆمەڵی هۆکار سزای ئێمە یا دەنگی بە گوزوتنەوەی گۆڕان نایەوە بەڵام نەمانتوانیوە وەک پێویست دەستخەینە سەر خاڵەکان و هەنگاو بۆ چاکردنی بنین نەمان ناوە تا ئەم ساتە ئەمە من بەش بە حاڵی خۆم دان بەوانم کە ئێمە وەک پێویست نەمانتوانیەوە بکەین ئەوەی کە ئێستا کۆنفرانسی نیشتیمانی بڕیار وایە لە ساڵی داهاتوە ببەسرێت ڕاستیە کۆنفرانسی نیشتیمانی ئێمە ئەگەر سەیەکی هەڵبژاردننی تیان ناکرێت بۆ سەرکردایەتی و بۆ کەسی یەکەم کە ڕێخەری گشتیوانە ئێمە یعادەی و پێداچوونەیە بە بەرنامەی سیاسیمان هەڵسەنگاندن بۆ نوێنەرەکانمان ینی قسەکەوەیە ینی لە کۆنفرانسەکە ئەوەیە کە تۆ چۆن خۆت ئامادەکەی بۆ خۆناغی داهاتوو ینی بەرنامە سیاسەکە چۆن ئەبێت ئایا ئەبیتە حیزبێکی معارەزە و لەبەرەی خەڵک ئابی ینی لە سوڵتە و حکومڕانی ئابی ینی کۆمەڵێ بابەت و پرسەیە کە
لە ناو کۆنفرانسی نیشتیمانیە گفتوگۆی لەسەرەکرێ بەڵام ئەگەر پێمان وابێ کۆنفرانس عسای سەحریە بۆ هەستانەوەی بزوتنەوەی گۆڕان ئەمە هەڵەیە کۆنفرانس عسای سەحری نییە بۆ هەستانەوەی گۆڕان کۆنفرانس ڕێکارێکی ناوخۆیی حزبیە کەەوەی چۆن خۆی ئامادەکە بۆ قۆناغەکانی داهات و چۆن هەڵسەنگاندنەکە بۆ بەرنامەکانی بەڵام ئێمە ئەگەر بمانەوێ قۆناغی هەستانەوەی بزوتنەوەی گۆڕان بخینە سەرپی خۆی ڕاستە کۆنفرانس دەواازەیە هەنگاوێکە بەڵام کۆمەڵی ڕێکاری ڕێشەیی تر هەیە هەنگاوی گەورەتر هەیە کە ئێمە پێویستەکە بینین زۆر باشە کاک چۆمان بۆ خۆت باش دەزانی ینی هەم لە ڕووی فکر هەم لە ڕووی فەلسەفەوە بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نزیکە ئەم قسەی من قسەی ناو هەم ئەندامانی گۆڕان هەم بەشێک لە ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانی شەکە زۆر جار لەسەر ئەوە قسە دەکەن دەڵێ مادام لە فکر و فەلسەفە لێکەوە نزیکین بۆ نەتوانین ببینەوە بە حیزبێک بۆ نەتوانین تێکەڵاو ببینەوە تا چەند ئەم قسەیە جێگای ئەوەیە کە ئومێدێک هەبێت تێکەڵاو ببنەوە یاخود نەخێر بزوتنەوەی گۆڕان هەر بە سربەخۆیی خۆی دەمێنێتەوە لە ڕاستیە کاک فەراد ئێمە ئەکرێت نزیک بوونەوە هەبێت لە قاعدە جەماوەرێکە و لە هەنێ فکرە ئەوانە بەڵام لە ڕاستیە ئێمە جارە بەر لەوەی باسی یەکگرتنەوەی یەکێتی و گۆڕان بکەین یەکێتی و گۆڕان لە ڕابردووە کۆمەڵی ڕێکەوتنیان هەبووە کۆمەڵێ ڕێکەوتنی 25 خاڵی هەبووە ڕێکەوتنی دەباشان هەبووە ینی حتا ئێمە هاوپەیمانەتیمان ڕێکەوتنی حکوومەتی خۆجەیی سلێمانی هەبووە ڕێکەوتنی هاوپەیمانەتی هەبوو بۆ هەڵبژاردننی 2021 ئایا ئەمانە وەکو پێویست چۆتە پێشەوە ئایا وای کردوم نێتپاکی هەبێ بۆ کاری هاوبەشی زیاتر و کاری پێکەوی ئەوانە ئایا ئەم بابەتە زمینە سازی هەیە یان خودنا پێم وایە ئەم بابەتە جارێک ینی بزوتنەوەی گۆڕان دروست بۆ ئەوەی جیاواز بێ لە یەکێتی و پارتی هەم لە ڕووی ئاستی فکری هەم لە ڕووی ئاستی حیزبایەتی هەم لە ڕووی ئاستی حکومڕانی ینی یەکێک لە نقطە گەورەکانی کە لە ڕابردووە لە زەهنی خەڵکە هەبووە بەڕێز کاک فەرهاد ئەوەیە کە ئێمە لە دید و تێڕوانینمانە هەتا لە فەلسەفەی حیزبەکەمانە لە کاری حیزبی ناوخۆیشمانە کارێکی نوێگەری و ئەوە بووە ئایا گۆڕان ئەتوانێت پێی ئەم بەردەوام بوون و تەمەیوزەی بپارێزێت ئەگەر گۆڕان بتوانێت ئەم تەمەیوز و جیاوازی بپارێزێت لە یەکێتی و پارتی بزوتنەوەی گۆڕان ئەمێنێتەوە بەهێزتر و بەهێزترە بێت بەڵام ئەگەر نتوانێت ئەم تەمەیوز و جیاوازیە نتوانێت ئەم جیاکاری لە یەکێتی و پارتی بپارێزرێت و ئەوە بێت ئایا وەکەوەی کە ئێستا ئێمە بەشداریکە لە حکومەتە هەمانە ئێمە زەرێکی یەکجار گەورەمان لەم بەشداری لە حکومەتا کردووە ئایا ئێمە بەم فۆرمەی ئێستا خەڵک بەو چەشنە نیگەرانە لە ئێمە ئایا ئێمە توانین قۆناغی بە خۆداچوونەوەمان قۆناغی جیاکاریمان لە یەکێتی و پارتی وا بکەین کە خەڵک خۆی ئەمە قوبڵ نەکات و هەڵسوڕاوەکانی ئێمە ئەمە قوبڵ نەکەن بەڵام بەم فۆرمەی ئێستا ئێمە خۆمان نیگەرانی لەم دۆخێکە ئێستا کەوتۆ لە گۆڕانە هەنگاوەکان جوڵەکان بە ئاراستەیەکە کە مای نیگەرانی ئێمەشە بەداخەوە کە نەمانتوانی وەک پێویست پەیامی خۆمان خیتابی خۆمان بە دەنگەران و هەڵسوڕامان بگەێنین بەڵام ئەوەی کە باسی یەکگرتنەوە لەگەڵ یەکێتی ئاکری ئەم بابەتە ینی بابەتێکە ینی لێرە و لەوێ باسەکرێت من نازانم ئەساسیات و سەرچاوی ئەم بیرۆکەیە چۆنە کە بەڵام ئەوەی کە قاعدە جەماوەریەکەت نزیک بێ لە یەکەوە هەر ئەمە کافی نییە بەڵام گۆڕان ئەسڵەن دروست بوو گۆڕان لە قۆناغێکا دروست بوو بۆ ئەوی بەدیلی یەکێتی و پارتی بێت گۆڕان لە قۆناغێکە کاگنۆشیروان ئەفکارەکانی بنەمای تێڕوانینی دروست بوو بۆ گۆڕانکاری ڕیشەیە بوو لەم حکومڕانیەت و لەمەی کە ینی ئێستا سەرنج بە کاک فەرهاد ئێستا ئێمە ئەوە حاڵی باسی هەرێمی کوردستانەکەین باسی ڕێکەوتن و ئەوەکەن کە ئێمە دەستخۆشیمان لە تیمی حکومت کردووە کە جۆرێک لە تێگەشتن و تەفاوز هەیە لەگەڵ یانە بۆ ئەوەی کە نەوعەنمان ڕێکەوتنیەک هەبێت لەگەڵ حکوومەتی عێراق ینی پرسیارەکەەوەی باش ئێمە حاڵی هەرێمی کوردستان ئابەم پەرتەوازەیە ئابەم بەم لاوازی ئەچیتە بەغا ئێوە حاڵتە ئەم حیزب ئاوا ئەڕوا ئەو حیزب بۆ چەشنەی تر ئەڕوا هەرێمەکەت بە لاوازی ئەمێنێتەوە شایستە دارایەکانت مافە دەستوریەکانت ئابە و چەشنە ئەمێنێتەوە زۆر باشە کار چۆمان بەڕاستی کاتمان هەر ئەوەندە بوو من گەلێک سوپاست دەکەم کە باشدار بووی لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان کاتی زیاتر بووە ئەگەرچی پرسیار زۆر بوو بەڵام ئێمە لە ژووری هەواڵ کاتەکەمان زۆر مەحدودە جارێک کە سوپاسانەکەین و گەلێک سوپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سەرکەوتوو باش.